وەرە بەرام وەرە ئەگەر دەتەوێت بەختەوەر بی ئەگەر بەختەوەریت دەوێت وەرە با بە سێ کەلیمەی زۆر ئاسان پێت بڵێم بە ناوی خوای بەخشەندە و میهرەبان. ئەگەر دەتەوێت بەختەوەر بی سێ هۆکاری بەختەوەربوونی ئینسانە. یەکەمیان لە ڕابردوودا مەژی ئەوەی کە ڕابرد ڕۆیشت تازە بۆتە ڕابردوو بیر لە ژیانی ئەو ڕۆت بکەوە بزانە ئەو ڕۆت چی دەکەی و بەرنامەت هەوێ بۆ بەیانیت ئەوەی کە ڕۆیشت بیری لێمەکەوە و وازی لێبێنە. دووەمیان خۆت بە هیچ کەسێک قیاز مەکە و خۆت بە هیچ کەسێک مەچوێنە، چونکە خوای گەورە ئینسانەکانی جیاواز دروست کردوون، هیچ کەسێک وەکو کەس نییە. خوای گەورەش ژیانی لە نێوان ئینسانەکاندا بەش کردووە و خۆت بە هیچ کەسێک قیاز مەکە، وەکو کە خۆت هەی ئاوا خۆت قبول بێت. سێمیان ڕازی بە بەو بەشەی کە خوای پەروەردگار پێیداوی لە هەر شتێکدا و لە هەر سیفەتێکدا و لە ماڵ و سامان و لە هەموو شتێکدا ڕازی بە بەشی خوای پەروەردگار دڵنیا بە ئەو کاتە زۆر بەخۆشی و ئاسوودەیی دەژی لە ژیانیشتدا بەختەوەر دەبیت.